دروست نییە بەڕێزان ئێمە بچین سیارەی کەسێک بەکار بهێنین، مۆبایل و خەتی ئەنتەرنێتی خەڵکی بەکار بهێنین بەبێ ئەوەی ئیزنیە وەرگرین، بەبێ ئەوەی ئیزن وەرگرین حەڵاڵ نییە، چونکە ئەوە ماڵی تۆ نییە. جوانە کاک فڵان کەس فڵان شتمە دەیتێ، ڕوخسەتەیە بۆ فڵان شت، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ. ئەڕۆیتە دوکانێکەوە جوان نییە دەست مەکەشت خواردن، میوە تاقیەکەیتەوە، چەرەزات تاقیەکەیتەوە، ئەم شتانە ئەگەر لە دڵی دەرنەچی حرامە. پێویست ناکە بڵێ ئەمە کیلۆی بە چەندە بۆنە چۆنە، با خۆی بڵێ تاقی کەرەوە بیخۆ، ئەگینا هەلە خۆتۆ جوان نییە کەیتە هەر شتێک دوانسانێکی لێ خۆی، ئەمە جوان نییە. ئەگەر فستەقێکیش بخۆی کابرا لە دڵی دەرنەچێ لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکری لەسەری، لەسەر مسقالە زەڕێ لەسەر تۆوی خەردەلێ محاسبە ئەکەی، خۆ فستەقی هەزارها تۆوی خەردەلیدا دەرەچێ، کەواتە ئاگاداری خۆت بە جوان نییە بۆ شەخسیەتی ئینسان و تووشی حرامیش دەبی، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم الا بطيب نفس منه، ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر کاتێک پێی خۆش بێ و لە دڵی دەرچێ. تۆش ئاگاداری ئەم خاڵە بە، ئەڕۆیتە هەر شوێنێکەوە دەست مەکەشت خواردن، با کابرا ڕوخسەتت پێ بدا ئەم جابی خۆ، و شتێکیش کە ناتەوێ بیکڕی لێ مەخۆ، پێویست ناکە لێ بخۆی، چونکە نایکڕی، خۆت ئەزانی نایکڕی، مەگە کابرا خۆی بداتێ. ئەگەر لە دڵی دەرنەچێ دەڕۆی سێوێ هەڵەگری مۆزێ تاقیەکەیتەوە، مشتێت فستق و چەرەزە خۆی، ئەمە حرامە ئیلا ئەبێ لە دڵی دەربچێت. ئەگەر لە دڵی دەرنەچوو پێی ناخۆش بوو، خۆشەویستی خوا فەرمیە ساسەم حەڵاڵ نییە حرامە. ئاگاداری خۆت بە. ئەوەی کە لە کۆتایی من باسی کەم ئەوەیە، جاری وایە دەزانی من کەسێکی فەقیر و شەرمنم، ڕووم خراپە، تەسبیحێکی جوانە مەدەستەوەیە، کاک فڵان قەزە و تەسبیحە جوانە مۆ نادەیتێ، تەکلیفەکە. نهینا عن التكلف، لحديث صحيح بخاري إمام عمر فرمي رضاي خوالي بي پیغمبري خوا صلى الله عليه وسلم نهي لإيمك رو تكليف بكين، يعني كابرا واليكي بخواهاني قساءكم غير مباشر، بشكو تسبيحكي لي بسينم، جلو برككي لي بسينم غير مباشر، جاروجه راسته خو بيلي. أمانة أقل لدلي درنچه حرام بوتو، لرو دامين اللي بيروزت بي، بس لدلوا بخوا دلي درناچيت، لدلو بي خوشنية بس لرو داماو، أمش حرام أقدار به. مالي مسلمان حلال نية إلا بي لدلي دربچه، خوي بي خوش بي ومرتاح بي، بخوا هالي أقري ببي أوي تو داوابكي، ببي أوي تو قصبكي، هديك أداتي، أما حلالو شتي زور باشا، بس أقل لدلي درنچه توش بزاني أم بياوش شرمنا بخوا بهاني اشتري بسينم لرو داب مني حرامه، سياريكي لي أكري كابرا لرو داماوا ناداتي، بخوا لو زياتر نادمي كابرا شرمزاركي أو كسابة حرامة، إلا أبي بي خوش بي ولا دلي درچي زختي لي بكي نابت. من جاري من دكان يلم كاك فلان كاس بون من الله ب18000 ألم ب15 أبي أقل دل درناچي نابي نايبم، بخوا 15 زياتر نادمي نابي كاك حرامة، أبي كابرا لدلي درچي بي ولا كاك فلان كاس بونا دسدا أبيت لدل درچي بيت خوشا، أقر وتي بلي آساي، أقر نا بلي أقر نابي آساي ممدري، أقر درينا هني ممدري، يكسسوني كي بيامكش توشي حرام دبيت. ئاگاداری خۆمان بین لە خوا بترسین.